من لە بازنەی نۆزدەی دارەتووی لە سنووری دارەت و دیارەیەکە کە لەو بازنانەی کە زۆرترین بانگەشەی هەڵبژاردنەکانی تێدا ئەنجام درراوە و زۆرترین ئەندام و لایەنگری یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بازنەیە هەن هەوڵە دەم لەگەڵ سەرپەرشتیاری بازنەکە قسە بکەم بۆی بزانم تا چەند یەکێتیەکان لەو سنوورە با جۆش و خۆشن بۆ بانگەشەی هەڵبژاردن و سەرخستنی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. مامۆستا ئەحمەدگەل لەگەڵم دەبێ سەرپەرشتیاری بازنەی نۆزدەی دارەت و مامۆستا سلااوت لێبێ سنوورێکی فراوانتان هەیە جۆش و خۆشی خەڵکی سنوورەکەی ئێوە چۆنە بۆ سەرخستنی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بەخێر بێن وەڵاو دەرفەتە لێرە ئەو ڕوونکردنەوە بدەین دیارە ئەو سنووری ئێمە ئیشتدا دەکەین سنووری دارەتوی پێدەگوترێتن ناحیەی دارەتووە بێستانە دەگرێتەوە لەگەر 15 گوند لە سنوورەکە دەگرێتەوە. ئێستا ئێرە بازنەی نۆزدەی دارەتوی پێدەگوترێتن سنوورێکی زۆر بەرفراوانە لە ڕووی جوغرافیەوە کاتی خۆی ئەو سنوورە کۆمەلگا بۆ کۆمەلگای زۆرە ملی واتە دوای ئەنفالەکان کە خەڵک بە زۆرە مرێ لە زۆربەی زۆری شوێنی گوندەکان و قەزا و نەعەکانی کوردستان کە تێک چون خراونەتە ئێرانەت بە زۆرە مرێ بەڵام ئێستا دانیشتوانێکی زۆری تێدا هەیە 23,000 دەنگ لە لێران هەیە دیارە خەڵکی ئێرە زۆربەی زۆری خەڵکەکی کرێکار و ئەوانێکە کاری دەستی واتە دەتوان برم خەڵکەکی زەحمە کێشە ئەو خەڵکی ئەو سنوورەی ئەو خەڵکانن کە ئەوەی کە زۆر ئیمکانێتی ژیانی باشبی لەوانێت تەکسێشی هەبیتن بەڵام خەڵکی ئێرە خەڵکەکی زۆر سەربەرزن خەڵکەکی زۆر دڵسۆزن خەڵکی زۆر تێکۆشەرن خەڵکی زۆر ماندوو نەناسن خۆشببختانە ئەو خەڵکانەش زۆربی زۆریان هەواداریشتی نیشتیمانی کوردستانن زۆر لە یەکێتیەوە نزیکن زۆر دڵسۆزانە لێمان نزیکن و ئێمە لیان نزیشین بەپێی ئەو پلان و بەرنامەی ئێمە هەمانە وەکو بازنەی نۆزدەی دارەت و توانیمانە پلانەکانی خۆمان سەبر لەسەر پلانەکانی خۆمان بڕۆین کە زیاتر دەچین هەماهەنگ و هاوکاری یەکتر دەبین بۆ سەرخستنی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی و بۆ سەرخستنی لیستی دوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێم وایە وا دەتوانم مژدەی ئەوەش بدەم کە ئێمە وەکو خۆی پلانی مەکتەبی هەڵبژاردن جێبەجێ دەکەین و لەسەر ئەساسیەوە دڵنیای لەسەرکەوتنمان وا دەتوانم لە ئێستاوە مژدەی ئەوە بدەن ئێمە لە بازنەکەی خۆمان زۆر پێش دەکەوین و سەر دەکەوین و هەماهەنگی زۆر لە نێوان هەواڵەکانی ئێمە کادیرەکانەیە هەموو کادیرەکانی سنووری ئەو بازنەیە هەماهەنگین پێکەوە بە پلانێکی دیاریکراو کار دەکەین کارەکانمان تقریبان تەنزیم کردووە بۆ 16 بنکە ئەو بنکانە هەر یەکە کۆمەڵێک کادیری لەگەرە بۆ سەردانی کردن و بۆ پەیوەندیکردن 48 وێزگەمان هەیە دەتوانم برێم مادماتیچیان ئەوەی ئەمە لەکمەندایەوە زۆر سەرکەوتوین دەستەکانتان خۆش بێ مامۆستا دەست خۆش بێ سۆما ئەوە جێبیست بوو ئەمە پلان و بەرنامەی بازنەی نۆزدەی دارەتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە باسییان لە پلان و بەرنامەکانی خۆیان کردووە باسییان لەوە کردکە لەو سنوورە زۆرینەی دانیشتوانی ئەو سنوورەیە نزیکن لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لێرەشەوە مژدەی ئەویان ڕاگەیان کە سەرکەوتنی گەورە لەو هەڵبژاردنە بەدەست دێنن چونکە دڵنیان لەوەی لە ماوەی ڕابردوو کاری باشیان کردووە لەو سنوورە هەروەها توانی ویانە ببنە پردێکی پەیوەندی لە نێوان لایەنگراکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بەرپرسانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو سنوورە.